حەمیدە خان سڵاو لێبێ. خۆش بیگیانەکەم سەلامەت بی. پێش هەموو شتێ پێم خۆشە باسی تەندروستی خۆتم بۆ بکەیت. تەندروستیت چۆنە؟ والله الحەمدولله باشم، هەر ئەمە بێتە دەرمانەوە حەبەوەی خۆم و خائیتر چۆنە نووسیەتی هەر ئەوەیە عمر تا هێرەم هێناوە هەر ئەوە بێ بە دەرمان و بە حەبوو هەر ئەوە بێ باشم الحەمدولله باش. لێش بێ حەمیدە خان، ئەگەر باسێکی ئەحمەد موختار جافم بۆ بکەیت، سەرەتا پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەیت. آخر من باوکم نەدیوە دوای ئەو بە 3 مانگ لەدایک دوای بە 3 مانگ لەدایک بووم دوای ئەو لەبەر ئەوە دانیشم باسی بکەم هەر ئەوەیە کە ئیسە لە کتێبان نووسراوە من شەر ئەوە ئەزانم نازانم یعنی تادی بێتم و قسەم لەگەڵا کرد بێت چونکە باوکم نەدیوە من دوای ئەو لەدایک بوو. ئەگەر ئێوە باسێکی بنیادنانی ماڵی وەسمان پاشان بۆ بکەیت پێشووتر کە پێما بێ بەڕێزت بیرت دێ چۆن دروست کراوە لە چی دروست کراوە و ئێستا بۆ دروست نەکراوەتەوە؟ والله ئیگە بگرە ئەو خانووە من طبعا لەو خانووە لەدایک بووم لە ئەم خانووی ماڵی ئەحمەد موختار جاف کە لە هەڵەبجەیە من لەوێ لەدایک بووم ئەزانم چۆن بۆ ئەم بینایە کە دروست کراوە وەسایان لە دەرەوە هێناوە دروستیان کردووە هەمووی تقریبا مەساحەکەی 5,000 متر بووە هی ئەو بینایە ئەوەی کە دروست کراوە هەمووی بە هین خشت و بە گەچ و ئەمانە کراوە 3 طابق بووە ئەم 3 قات بووە ئەم 3 قاتە هەر قاتی ئەخی ئەرزۆی ئەوەی لە ئەرزا بووە ئەمە هینی میوان و هەچی هاتووە لەو طابقی خوارەوە بووە طابقی سەرۆیشی هەمووی کراوە بەڵام هەمووی ژوورەکان ئاوێ نەکراون ئاوێنە سەقفەکەی و دیوارەکان و هەمووی بە ئاوێنە دروست کراوە ئەوەی کە من دیومە و چاوم پێکەوتووە تقريبا 16 جور بووە طابقی سەر و خواریش عینی شت 16 طابقی سەر و خوار هەروەکو یەک وابوون قاتەکانی هەموو قاتێکی عینی ئەوەی سەروە کراوە هی سێهەم کراوە بەس بۆ محافەزەی خانووی هینەکە کراوە ئاوێنەوە شتەکە بۆ ئەوەی تێک نەچێ دڵۆپە بکاوچێتە ناوی شوێنەوارەکەی دیارە خانووی وەسمان پاشای چاف کە کۆشکێک بووە لە ناو بازاڕی هەڵەبجەیە بۆچی تا ئێستا دروست نەکراوەتەوە ئێوە بە دووەدا چۆنتان کردووە؟ بۆچی دروست نەکراوە ئەم خانووە حکوومەتی هەرێم بڵێن مختی خۆی هاتن بە ئێمەیان نودوتیان ئێمە ئیستیمداکی ئەەکەین بە خانوویەک ئەین جاران دروستی ئەەکەینەوە وەسمان بۆ بکە خەریتەیە ما بکە ئیستیمداکی کردیان هاتن خەریتەی خانووەکە چۆنە من بۆ مۆسفکردن چۆن نییە لەسەر ئەساسیەوە ئەوان بیکەنەوە دروستیان نەکردو ئەوە چەند ساڵە هەموو ساڵێ یانون ئیمساڵ ناساڵێتتر ئیمساڵ ناساڵێت تا ئیسە طبعا من کێ ئیتصالی پێوە کردم وەختی خۆی مام جەلال ئیتصالی کرد بە ئێمە وتی ئەی بەم ئەیکەین بەهین بە مەتحەفێک بۆ ئەحمەد موختار جاف چەندێ چاوەڕانمان کرد تا ئیسە ساڵی ئەوە 2 3 4 ئەمە تقریبا ئەوە 20 ساڵە تا ئەم دقە هەرچی پێی بڵێ شتە لەم خانووە نەکراوە هەڵسەن لە خەوت ڕەنگە میلەتی کوڕی خەوزەرتانە هەموو تاریخی عالم شاهدی فەزڵ و هونەرتانە دەساتی کۆشن ئەی قەومی نەجێبوو بێکەس و مەزڵومم بە گورجی بێبڕن ئەو ڕێگا دوورەی وا لە بەرتانە ئەمە تر ناتوانم بەوە زیاتر هەناسم ناتوانم بەوە زیاتر بڵێ وەڵام من زۆر سپاسی ئەم خەڵکە ئەسڵەن ئەمانەی کە لە هەڵەبجا هەن ئەوەی کە ئیسە ئەم جێگە خانووی کە دروستیان کردووە زۆر سپاسیان یەکەم زۆر شتێکی جوانیان کردو ئەمە تەقدیرێکە بۆ باوکم یعنی ئەو تەقدیرەی کە ئەو کردویانە بۆ باوکم زۆر یعنی لای من تەقدیر کراوە یعنی بەم سەحەتەوە هاتووم بۆ ئەوەی تەقدیری ئەم بنەماڵە بکەم کە ئەمەیان بۆ ئێمە کردووە بۆ باوکمێن کردووە منیش خۆم زۆر پێم خۆشە کە پیاوێکی وەکو ئەحمەد موختار جاف باوکمە کە شانازی پێوەکەم بە شعریەوە بۆ کردەوە بە هەموو شتێکیەوە فەخرە بۆ من کە کچی ئەوم کە شعرێکی ئەحمەد موختار جاف کاریگەری زۆر لەسەر ژیانی تۆ داناوە واللهی دێتە گوێم دەنگێ بە سۆز و شیوەن و گریانەوە لە ناڵی دڵم حەسرت لە خاکی کوردستان ئەم شعرم زۆر بەدڵ بوو دائیمە کە لە بەغاش بووم دانیشە بووم هەر ئەموو تۆ بڵێ ڕۆژێک بێ من بچمە هەڵەبجە دانیشم ئەم شعرە لە بەردەمی خەڵکا بڵێم ئەم شعرەی باوکم ئەمەنە پێم خۆش بوو چونکە کە هەڵەبجە کرایەوە
ئەوڵ کەس من بووم کە هاتمەوە ئەرجەکەی ماچ کرد لە بەغاوە هاتمەوە بۆ هەڵەبجە دوای کیمیاویەکە ئەرجەکەی ماچ کرد هەر ئەموو تۆبڕی ڕۆژێک بتوانم من لە هەڵەبجە بچمەوە ئەو ماڵی باوکم و دانیش ئەم شعرەی بڵێ بەڵێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەمە دیمانەیەک بوو لەگەڵ حەمیدەخان کە کچی ئەحمەد موختار جاف بوو باس لە ژیانی ئەحمەد موختار جاف و بەشێک لە شعرەکانی و دروستکردنی ماڵی وەسمان پاشای جاف کە تاکو ئێستا لەلایەن حکوومەتەوە دروست نەکراوە بەڵام لەلایەن شێوەکاران و وێنەکێشانەوە وەک گەلەریەک وەک ئەوەی کە یەکێکە لە سیمادار و جوانەکە مێژوویەکانی پارێزگای هەڵەبجە دروست دەکرێت.